چییە خێر؟ Chicken gloves might يعني no gold. White. ئەمە کێڕۆڵە چی بووە؟ هەڵێ ئەمە هێرکەکە سپی کردووە لە باتی ئاڵتون کامەیە کە 6,000 دینارە. هەروە کڕۆ هەروایە. نابێ ئەمە بە شەرتی ئاڵتون کڕیوانەوە نۆ وەرەقەمان پیاوە. No مامی no. ئەمە زای چی؟ ئەبێ بچینە سەری بۆ ماڵەوە. ئەزانی چی پاپی من کابرا دوێنە بینیم لە خۆت ئەلیۆ ڕۆی خۆی کرد بە ماڵێکە. ماڵەکەیان نەزانی؟ با بڕێ. با بڕێنەوە قەجیفانە. بیکە نەشکێنی. ئێرە دەستی بڕین. فەرموو ژن باشی شکۆر. بەخێر بێ یاخوا سەلامە بیشەڵڵا. ئەوە چیاڵی پیاوەکە لێرە نییە. بابالیەتی وادر عزیز نبێ بۆم بانکی ئەم دیشکەمان لێ کڕێمە بە شەرتیەوەی هێلکی ئاڵتون بکە. کەسی لەم هێلکەسپیانی بازارەکە کە 6,000 جا مەقسەت چیە خۆ ناڵی مێردەکە و فێڵباز و درۆزنە وەڵڵا خوا نەکا بڵم فێڵبازە بەڵام ئێمە منەوە نۆ وەرەقەمان پیاوە. ئەی چۆن؟ پاپی با مێرد لە خۆی بانکات. دەبڕۆگەر عزیز نییە بۆمان بانکی با دوو کەلیمە قسەی لەگەڵا بکەین. زۆر باشە بۆ بیکیان بڕۆ ڕەشادم بۆ بانکە باش دەی بەس حەقی بم بڕۆ دەی خێرە بڕۆ دەی کۆرەشتی وا چۆنە بێ سەگ چێ ڕەشاد بانکە بۆ خاتی خوا. ئێستای بینیت پاپی من سەرسام. من شۆکی دم زۆر. بۆ بیکیان ڕەشاد بێنە وەڵامێک دەی بانگیکە نیشتای سەشتیوام نەبین و عەمرم بەم ئەمرە گەشتووە لە ئەوروپا شەشتیوام. هەرچیەکی پێ بڵێم یەکسەری ئەیکە. دۆک ڕەشوو؟ ڕەشاد یعنی ڕەشاد دێنە بۆ ئێرە. Good. Papi, فشاس يعني dog give me رشو no نانەوانێ دەستمانە بڕێمە چیە؟ ئێستا ئەیبینن پەلەمەکەن بزانن چۆن ڕەشادتان بۆ بانگەکە. دەی بزانم. ئەها ئەوە هات. السلام عليكم. عليكم السلام. باشا نشكر. كيزبوها؟ رشو dog give me رشو. أري قولتين چییە بانگە کردم خێرا سەگەکە هاوایەکە لەو دەشتەیە ڕەشاد وتم چییە؟ وتی ڕاکە گوڵچین بانگ دەکات میوانمان هاتووە خێر. وڵاوی ڕاستی بە مریشکەکەم بۆ هێناویتەوە. باوکە دەوازم مریشکەکە بێنە. ئەو سەگە چۆن ڕەشادی بانگرما و توتی گوڵچینیش. بەڵێ؟ باوکە؟ قساکە. کچم چی جارە تۆ ئەمە بگرن دادی جیانەوە بریشکەکەی خۆتان بۆ خۆتان ئەوەش هێلکەکە نامەوێت. بزانیت ئەو مریشکە ئێوە واتان لێ کردووە ئەگینا هێرکەی ئاوا قەت ناکە. یەڵە مشتینە پارەکەیان ئێمەوە؟ پارەکەمان بەرەو با بڕێیت. Papi dog is smart يعني good very good I love you dog. قساکە. قەیس بەڵێ ئەو دوو تلفە مەشکێنە دەبوویان کڕە. چەند تۆ قساکەی پەل و پۆی منەشکی بێ سەر ڕازی بم. باشە ئەمە قفڵەکەی ئەم بای چەنە؟ ئەم نایفرۆشم. رشو ئەزانی چۆن ئەمریکا ئاعتیمادی لەسەر ئەمەیە. ڕۆژ نییە نەی با بچێت دزی بۆ بدۆزێتەوە. هەموو عینوانێکە زانێت ئەمە دەرەجە یەکە نایفرۆشم. رشو ئێستا چی لەبەر خاتی مناڵەکان قفڵەکەی چەنە با نەجاتمان بێ. گوڵچین بیفرۆشم؟ زۆر دڵم پێوەی نییە بەس مەگەر خاتی مناڵەکان. ئەدە باشە بەچەند وەڵام بای دوو دەفتەر. نا زۆرە دوو دەفتەر زۆرە گەدوویە بەخوا دوی پێنایە با بڕێین. قفڵەکەی دەفتەر و چلێ بۆ دان. یەک وەرەقەی تر خاتر تا نەگرم دوای ئەوم ناخە یەک وەرەقەی هیچ نییە. لەناوەکان حەزیان لێ. رشو دڵ من شکان رشو دڵ من شکات. حكم لله بليز چی بکەم؟ ئەرێ تۆ باوکە ناوی چییە؟ قەیس. جا خۆی یایەکی پێوەنی بۆ جەژن لێنێ وەکو قەیسی. یاڵە دێ دەفەرموو دێفەرموو. یاخوا مبارەکتان بێ. بەس خۆ ئاگاتان لێ بێت. ئەی هاوا بینیشی یەکەم. ئەو وەرەقەیشی کە ئەمە دەفتەرێک ئەوە نەوە و نۆم بۆ دانا یعنی دەفتەر و نەوە ئەو وەرەقەی خاتر بام باشە دەبڕۆن. دەی خوا حافیز. بۆ حافیزتان بێ. ناوی چی بوو؟ بۆبی. رشو دەرگاوشتیشم بۆ کاتەوە. I love you. دەباشە دەبڕۆ. رشو ئەم هەتیوە نازانم نێر بوو یامێ بوو سەر شتێ نەگەشتم. بێنە. ڕۆبی خەسە پارەکانی تر بڕۆ. بە ئەمەش بەڕڵاکەم
بیخە سەر پارەکانی تر حەداڵانیان شێوە قاچیان بەستە بووەوە قاچی بکەرەوە نەمزانی قاچی بکەرەوە بە هێلکی ئاڵتون پێ فرۆشتۆ خێرانی وەیم بەرێ وەرە هەفتەیەکەی فرۆشم و بە زەلامێکی تر بەس فەلەمەکە دەبڕای بێرە پارەکەشم بەرێ ئیمە یەک ژیرفان نین پارەی ملوانکەکەی خۆمە ئەها بیخە سەر پارەکانی کە با دەست بڕێن خۆش بێ ڕەش و نازانم بەعزێکی گەڵی کاسپی نییە چۆن نییە ئەو بۆ دەرگامان لێ ناکەنەوە ها بەخوا چاکە وەساقە دەبم قەیز نەکەوی ڕەشاد وەڵڵا ئەوە تۆ عیب ناکەی داناوە شێ نێڵی بڕوە نێڵی بڕوە باشە ئەوە چیە میوانمان هەیە بەڵێ بەڵێ یاخوا بە خێر بێن خوا سەلامت نەبی باشە شیلەیەک ویستم باڕاوینەم یاخوا بە خێر بێن ئەرێوە تۆ عیب ناکەی ئەمە کردۆ بەگارتە چی هایان پێمان ڕابێدی نانە حەدمان نییە چی وەسە هیچ بووە ئەوە چی بووە برسیمان بوو بۆ سەگەکەمان وت بڕۆ دریڤەریمان بۆ بێنە نە سەگماندی نە دریڤەری ڕۆی ئەی بۆ تۆ چۆنی قسە لەگەڵا کرد وەڵاوتمان چۆنی چاکی برسیمان ئاوا قسەمان لەگەڵا شتان کردو وەرە نابێ ئێوە سەرتا ڕۆحەکەم ئێمە سەگەکە دلی هینەکەمانە قسە بەدەستی مینۆکە دەستمانە قسە سەر پیزا پیزای هێنا ئەمان قسە سەر کەنتاکی هات و بەهێوا شیشە دەبی بڵێیت. 1 minute ڕەشو هەنگوین لە شاغ ئەسڵ لە خۆت هەیە هەنگوینی ئەسڵ وەڵایی هەمان ماوە یعنی هەمان بوو نەمان ماوە ئێستا ئەسە تو وازەوە بێنە من هاتوومە بێ پارەی سەگەکەم بیتەوە باشە بە قوربان باشە چاوە نەشمەیتەوە لەم گەڕەکە حیا و ناموستانە بە چاوەکەم ئێمە پۆلیس. نانە جا بۆ پۆلیسی بۆ چییە کاکە پارەکە دانینەوە میوان ئەزانین لای من لە ماڵی منە چەند ئەزیزە ژنەکە هەتا سوڵحەکەین و ڕێیەکەوین ڕاکە چایکی جوانمان بۆ لێنی میوانمان هەیە چایشی بە زیای خێرم نەکرد بەم شێوە ناشێنە هاتوون بە قسەی ناخۆش و بەم شێزەوە میوانە آخر ئەزانی چۆن سەیری کە میوان لای من زۆر ئازیزە تۆ ڕاکە چای لێنێ تا من سوڵحەکەم ئازیزی تۆن ئازیزی منین بە هیچ جۆرێک یەک دیناریشان بیتێ خوا لە حاڵەوە وای لێ هات. ئارە وەڵڵا ڕقم هەستا ئەوە چیەکە چیەکەی ڕەشاد؟ نەکەی ڕەشاد! نەبی ئەی باوکە ڕۆ بەژاکی خۆ ئێمەش تووشی بەڵابین بابە باشە بۆ چی مشتی هیچ بووە چۆنی ژەوە و نێژ نەکەی خۆتە کۆش کاکەژنی خۆم و چای چیەکەمەوە بەچی ئێوە زۆر سیر نەزانی بە قورعان تووشی بەڵاب نا بابە نا من نەمردۆژنی خۆم نییە چی پۆلیزێنم نا چای چیەکەمەوە یەک دقە وەز بن ئەمە چیە بەم شمشاڵە چای چیەکەمەوە ئەها بەس دیقەتی بن ئەو بەچی ئەوە سحری ئەم شمشاڵە بوو پاپی وەڵی من میشماڵمەوێ کورە بابە مشماڵ ناو تۆ بۆ شتەکان عکسەکەیتەوە شمشاڵ باوکە لەگەڵ سوساڵەکە و ماری کوبرا سەری بەرز کردەوە زانی ئەمە قەنەعەتتان هەبێ ڕۆژ نیە دە 12 مردی پێچانەکەم نا. ئەمە ئابەمە ئەیدە وەڵای بابچی بۆ سەقەمنار چی مردوەکانە بشکە بۆمان چاکاتەوانە ئەمە بە سوورش ئەتوان خەڵگەی بابە سوور مردوەکەی پێزیینەکەی تو بۆ مەیت بە پەنجاگەڵە پەنجا گەڵا بۆ زۆرە ئارە وەڵڵا وڵات جا ئەوە خۆ بمێبی فرۆشم خۆ 5 دەفتەر زیاد کەمتر ناکات پەنجاگەڵا چی بزنی مردوەکانمان زیینەوە بێتەوانێت لۆ لاو ماڵی 1 minute ڕەشو ئەوە چۆن هەڵە گیریە وڵا ئەمە چۆنە بێ واری ئەمە زۆر ئەبێ زۆر احتیفازی پێوە بکرێ ئەمە یا ئەم بۆ خۆمان بە چەند ئەمە هەی خۆ نایفرۆشین ئەی چی ئەسڵەن نیازم ئەوە بفرۆشم آه. نایفرۆشم ئەو مستحیلە ناوە ئەی چی بکەین دەکەواتە با بڕنەگە نێت بیکرە خۆ دەزانی میشماڵمەوێ دنیا نەخۆشی مێلە بە خاتی مناڵەکانش قەیز بۆمان بکڕە ئینکار وڵی نیازی فرۆشتنیم نەبوو پەل و پۆ مەشکێ ماڵەیە کاکەسە بە چەند بۆماندانی ژنەکە تازە تەکلیفیان کردمانی ئینکارن ناڕۆن بەزی تر جاریچکە نێنەوە سەرمان وەڵڵا بیانە ڕێقەی ناکە وەڵا ئەم مەگەل لەبەر خاتی ئێوە بەخوا بە دوو دەفتەر و دیم دوو دەفتەر و نیم کاکە زۆرە دوو دەفتەرم لاو ماوە هیچ سەگەکە و هی مریشکەکە بی زۆرەقی کەشتێمە ئەومان ناو بەجددیتە پاپی پلیز گیان دڵ من ئەشکێن نەوەڵا گونا حەد ناشکێ لە دەورێ گەڕم ئەو دوو چۆلەکەمە پەنجا وەرەقەی ترمان بنێ و بی بە کاکە ئاوا خۆ کاکەەوە خۆ
گاڵتە نییە ئەو شمش بەسەری تۆ وابزان پارەی تیارەکەمان پێ نامێنێ نە ئەمێنێ بێنێ دۆلار سەگە ئەمێنێ چاگیرم خواردۆ بەدەستەوە دەخوایتە چی بکەم ئێوەش ئینکارن ئەجینە من ئەم شم شاڵم نەفرۆژ نەکە تۆ بۆ تەکلیفە لێکردم ئیحراجەکردم قەی لەبەردەمی ناکە مردویان زۆرە بە ساقی چاوم ئەو پەنجا بەسی تر نێنەوە سەرمان هات تەواو ئێمە بێ بڕێک جوان هەڵی گرێبا لێن نەکەوێت دێڵات یاخوا ئێستش لەم هەتیوە نەگەشتم ئەمە موزەکەر یا مؤەنەسە بێنە چیم لێکە پارەکە نیان فڕان بێنێت ئەوەتە ئەم باش بخەرە سەر ئەوانی تر ئەشهەد و ڕاستێک کردوتێ ملوانکە کە ئاوا لەسەر پارە ڕامانە کێشێت خوام خۆشیمان لێ تێگنی ئامین